ئەوە کەی ناوتەتەوە مریشکەکەت کەی ناوەتەوە والله لە مێژە ناوتمەوە نازان وەختی نەورۆزی وەختی نەورۆزێ باشە مریشک بە چەند ڕۆژان هەڵی دێنێ جوسکان هەڵدێنێ 21 ڕۆژ باشە جاران ئاگۆت ئەگەر هێلکە دەستی زۆر لێبیت و ئەوانە دوایی بۆ جوچک هەڵێنانێ بە کەڵک نایە شتی وا هەیە بەخوای نازانم ئەمنەوە چوار ویشکم دەبات جوشکەی چوار ویشکان دەبارە کردنەوە لەبەر سەرمای باشە ئەی دایکەکانیان پیان ناخۆش نییە مریشکی جوچکی هەر چواریان کۆبۆتەوە نازانە پیان ناخۆشە پیان ناخۆش ناکەن دایکەکان ئەوان لێ کردوونەوە باشە ئاخر دونا هەیتەڵا کردوونە دووشانە لەبەرن باشە ئەوەی کە دەینێنەوە هێلکەکان بەس کوردین هەڵان دەکاتە بەنە بەرجازی لە جیهازی لە جیهازیش هەڵی دێنێ بەسمە بەسمە بەس مریش هێلکەی کوردی بەکاردێنن ئەمە هەندێک کەس سۆنە مراویشی ئەخاتە بەر مریشکەکەی ینی بە یەک جارم سۆنەش هەڵدێنێ مراویش هەڵدێنێ هەم جوچەڵەی مریشکش هەڵدێنێ ئێوەشتی واکەن بەخوا من لە بەرمدانە ناون برا ناوەڵی لە بەرمدانە ناون جابڕێم لە بەرمدانەوە شەر بم لە بەردانە ناون باشە خۆت نەبی لە بەردانە ناوتەوە هەرکەکانی ژەبەی خۆتان بێ ئەرێ وەڵڵا دەخوای گەورە مەحفوظتان کە ئیشاڵڵا لەسەر هەر تک چاوانم سەرچاوی من